کرد سەرسەرا و سەرچاوە براتنا تلڤیزیۆنە ڕاستی هەروکە وەک بژنێ تەواف جەژنەکە بەستن بژێن تەواف زیارەت بوونە زیارەت بوونە چیە زیارەت بوونە وان خاساوکە چاکوی قسمەتە ملەتە بۆ کردی شمێرەتە پشتمانگاریە دەربازی کردینە یۆکە ئەندەین گۆڕێتوان زیارەتی دەبین و وەک ڕێبازەکە وان بیزان سەر بچین چونکەوە هەر کەسێکی بێت و خزمەتە ملەتێ خۆ بکات و خونا خۆ بڕێژت بۆ ئاخا خۆ بۆ ملەتێ خۆ بۆ ڕێبازە بیر و باوەرت خۆ شک ئەو کەسە پیرۆز بن ناف ملەتت خۆشدەن لەوە هەم دەبینین تێدەکەدا پشتی سەد ساڵی و سەد ساڵە ماژی یەکەیە سانە شەڵاتیە ببیژنێ پشتی زیندگیژی بساتی وەختیدا دەکردن چونکە وەختیدا زەڕعەت نینە یانە وەختێ چاندنێ و وەختێ درۆنیە بەرێ هەموو کار و خەباتە مەلەتی ومعیشە تاوانشی سەر چاندنێ بوو چاندنژی دەمەکیدا تاتەکردن و ژبەر بارانێ لازم زمستانێدا تا هەموو چاندنان خۆ کردبا پشتی بەهارێ کەسکاتی و دەکردەیە پشتی وی وەختیژی دەبەری هاوینێژی گەلاوینێ هەتا درۆن کردبا یا وی وەختیدا ئالان مژور بوو چکە ڕستەوان بوو ویدەنێ ساڵێدا ئەو چاندنی یعنی کەسکاتیە هێشتا شتە وەختە بووە درونێ یا چاندیەژی کەس بووی کاریدا بژور نەبوو لەوما بێدەرکێدا هێن و وی وەختیدا هەموو بۆ دەپێزیانە بەس خەتارێتنێ ئێن توانێت خۆدیە هێنا بە حاصل خۆش و کەیف و خۆشی و شایی و پشتی هێنێژی تەک مەراسیمێتەین و خۆبێت قوبە چونکە واژی ئاڵایەکی هەر قوبایەکی ئاڵای خۆی هەیەیانێ ئەف ئاڵایەوی ئەو ڕێبازە سەر بچۆ چونکە وەخت بۆ وەختی دەم و تعدا ڕۆژێ و عەجاج و هەر شتێکی هەیە ئەوەی لەوێ ئاڵایە چەکەی کات بکات ئەم ئێگەدەکێدا وەک پیرۆزیەکی ئەمجارێکە دیروتکەنی لە ئێکەدی شوێنێدا دابنێن وەختە بێت ئەبجێت طبعاً ئەوژی مەراسیمە دێتە دانان دەبێت و ئاڵایەکی ئیکەبن دانەی ئاڵایەکی دوو دانێ جیرە بێتریات و مەراسیم جۆر و زەڕنا و هەندێک مۆسیقەکە تایبەت یا گەل هەیە